لەگەڵ پێدانی ژمارە بە کاندیدەکانی بەشدار لە هەڵبژاردنەکانی 2021 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد. باگوێرەی بڕیاری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش کاندیدا پەسەندکراوەکانی هەڵبژاردن دەتوانن تا 7 تشرینی یەکەمی 2021 بانگەشەی هەڵبژاردن بکەن، بەوەش ماوەی بانگەشەی هەڵبژاردن 3 مانگ دەخایەنێت. ئەمە وەکو یەکێتی لە هەر چوار بازنەکەی هەولێر کاندیدمان هەیە و بانگەشەشیان بۆ دەکەین و ڕاش دەگەینی کاندیدەکانیمان لە هەر سنوورە و کاندیدی خۆمانداناوە بۆ هەر بازنەی کاندیدی خۆی هەیە و بانگەشەشیان بۆ دەکەین لیستەکەشمان ڕاگەیاندراوە بە ڕسمیش لەو ماوەیەدا دیاری دەکەین بۆ ئەوەی بانگەشیان بۆ بکەین لیستەکەی خۆمانی ئەلام بکەین بە ڕسمی. بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو گرنگترین گۆڕانکاریەکانی ئەو هەڵبژاردنە زیادکردنی بازنەکانی هەڵبژاردنە لە 18 بازنەوە بۆ 83 بازنە. هەر بەگوێرە یاساکە لەم هەڵبژاردنە دەنگ بە کاندید دەدرێت نەوەک بە لیستەکان. گرنگجی ئەوەی ئەساسی ڕووی داوە دەنگدان بە لیست نەماوە، لیست ماوە لە ڕووی بانگەشەی هەڵبژاردن و لە ڕووی تەقدیمکردن لە بۆ کۆمیسیۆن ناوی کاندیدەکان، بەڵام لە ڕووی دەنگدان پێشتر تۆ دەبواە دەنگ بدەی بە لیست ئینجا بدەی بە مڕەشەحێک. ئەم جارە دەنگدانی تۆ مباشرەتەن دایرێکت لە بۆ مڕەشەحە کە ئەمەش یاسایەکی بە تایبەتی لە بۆ دەنگدەرانی ئێمە لە دوای 2003ەوە یاسایەکی نوێیە. قۆناغی بانگەشەی هەڵبژاردن ماوەی 3 مانگ بەردەوام دەبێت. لەو ماوەیەش چەند ڕێوشوێنێک دیاری کراوە بۆ ڕێگاگرتن لە پێشێلکاریەکان و تۆمەتبارکردنی یەکتر بە شێوەی نایاسایی لە نێوان کاندیدەکان لە کاتی سەرپێچیکردن و لادان لە یاساکانی کۆمیسیۆن ئەو کاندیدا سزای پێبژاردن دەدرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.